بەناوی خوای بەخشەندە و میهرەبان. ئەسڵام عەلەیکم و ڕەحمەت اللهی وبەرەکاتوه. بەڕێزان، بۆ هەڵقەیەکی تری ژیانی ژیاری گەیشتینەوە خزمەتتان. هیوادارم هاوڕێمان بن تا کۆتایی ئەم بەرنامەیە. یەکێ لەو خاڵانە کە لە ژیانی شارستانیە ئەبێ بەرچاوی بکەین، جیاوازی شاروەند و شارنشینە. شارنشین بە کەسێکێژن لە شارێکە ژیان بکات و ژیانی هاوبەش و وەزایفی شاروەندی بەرچاو نەکات و ئاگای لێ نەبێت. بەڵام شاروەند مەفهومێکی فەرهەنگیە و بەمانای ئەوەسە کەسێکە لەم شارەوە ژیانەکات، حەوزەی عمومی و حەوزەی خصوصی تەشخیص ئەدات و وەزایفی خۆی بەرامبەر بە حکوومەت و سایری شاروەندان ئاگای لێیە و ماف و ڕێز و حقوقی سایری شاروەندان لە کاتی گەیشتن و گەڕان بە دوای بەرژەوەندیەکانی خۆیان بەرچاوەکات و ئاگای هەیە کە ژیانی شارستانی بەبێ هاوکاری، بەبێ یارمەتی یەکتر بە ئامانجەکانی ناگات و وەزایفی ئەم و تەکالیفی ئەم مەسئولیەتن لەسەرشانی ئەگەر خەڵکی تریش جێبەجێ نەکەن، ئەم ئەبێ وەزیفەی خۆی جێبەجێ بکات. کەسێ گەیشت بەم فەهمە و بە ئەم شعورە ئەگەر لە شاری چا زندگی نەکات، ئێمەژین پێی شاروەند. لە ژیانی شارستانیە حقوقی خۆمان و حقوقی دیگەران دوودانە مەفهومی کلیدین کە چۆن ئەبێت ئەم دوو حقوقە وەکو وەزیفە و تەکلیف لەسەر خۆمان و لەسەر بەرانبەر تعریف بکرێ و بە هاوکاری بە مەقسەد بگەێت. ئەو میلەتانە کە گەیشتون بە ژیانێکی بەرزی شارستانی بە حزور لە ئیجتیماعە زانیویانە ئەشێ 4 عادەتی غەڵەت تەرک بکەن کە ئەو 4 عادەتە یەکەمینیان مرد سالاری یا پیاو سالاریە. تاریخی لە مێژەی بەشەر نیشانەدات کە لە ئەوەڵی جیهانەوە کە زۆر تعین کنەندەی حەق و حەقیقەت و حەق وە کەسێک و زۆری بوایەت و چون زۆر بە قودرەتی جەستە و ماهیچە تعینەکریا، پیاو زۆردارتر لە ژن بوو و لە تاریخی بەشەرا دەسەڵات درا بە پیاو و ژن بۆ تاریخێکی درێژ تا ئەم سەردەمە بەشک و ئێستاش تەسلیمی قودرەتی جەستەی پیاو بوو و مافی ژنان بە وەسیلەی پیاوان ژێر پێکرا. بێگومان دیارە لە هەموو کەسێکۆ نیوەی کۆمەڵگا ژنە. وەختێ نیوەی کۆمەڵگا کە دایکی پیاوەکانن، خوشکی پیاوەکانن و بە تعبیرێکی باشتر هەر پیاوێکی پیاوانە ماڵی فکری لەسەر 4 ستون بەناکات کە هەر 4 ستونەکەی ژنە، یەکێک دایکی، یەکێک خۆشکی و لە ژیانی هاوسەرگیریە خێزانی کە ژیانی تەکمیلەکە و کچەکانی کە ئارەزۆی داهاتوین. ئەگەر مافی ژن ڕەوا نەکات، دیارە کوڕێکە لە ئامێزی ژنێکە سەرکوت کرابێ و مافی نەدرابێ و ڕێزی پێ نەدراوێ و ڕێزی خورابێت، دیارە ئەو کوڕێکی هەڵکەوتوو نابێت کە داهاتووی ژیانی وڵاتەکەی بەختەوەریتیا بەدی بێنی. بۆیە مامۆسا هێمنە فەرمێ دایکی زانایە کوڕی ئازا ئەنێرێتە خەبات. یەکەم نەخۆشینی ملەتە دواکەوتووەکان پیاوسالاریە. بۆیە ئەگەر وڵاتی ئێمە گەرەکێ بەرەو ژیانی شارستانی بچوات، ئەبێ ماف و ڕێزی ژن لە ئاستی خۆیان ڕەوا بکرێتیایە. دوومین نەخۆشینی وڵاتە دواکەوتووەکان کە ژیانی شارستانیان تایە جێماوە ئەوەیە کە بەجێی سڵح و ئاشتی شەڕ سالارن. هەروە لە ژیانی خانەوادەگیە پیاو توانی قودرەت بخاتە دەستی خۆی و ژن سەرکوت بکات، وڵاتە بەهێزەکان بۆ بردننی مەنابعی ژیانی وڵاتە هەژارەکان خۆیان بەسیجەکەن و مەنابعی ئاویان،
کانەکانی ژێری زەویان تەبیعەتیان خاکیان بەغارەت ئەبەن و لە ڕێگەی شەڕۆ مافی ئەوان ژێرپێ و مافی خۆیان زیاترەکەن و چون لە قەدیما قودرەت تەعین کنەندەی سنوورەکان وە سنووری خۆیانیان گەورە کردە و سنووری خەڵکیان بچووک و ئەتوانین بێژین سنووریانیان بەزاندێ بەڵام ئیمڕۆ زانیومانە بە دروستبوونی یاسا و قانونی بینەلملل شەڕ تەنیا خەسار لە خۆمانە شەڕکردن لە بینبردنی مەنابع و ئاسایش و ئەمنیەتە دوورکەوتنەوە لە شەڕ چی شەڕی تاک لەگەڵ تاکە چی شەڕی بنەماڵەیی چی شەڕی ناوخۆ و چی شەڕی دەری وڵات ڕێگەیەکە بۆ ژیانی شارستانی کەوابوو سڵح عەلامەتێکە بۆ سەرکەوتن لە ژیانی شارستانیە. یەکێکی تر لەو عامڵانە کە باعسی دواکەوتنەوێت لە ژیانی شارستانیا نژاد پەرستیە. نژاد پەرستی ینی منی کورد خۆم لە هەمووی وڵات بەسەرتر بزانم تورک هەروەها عەرەب هەروەها کەوابوو هەموو کەسێک خان بێت بە کوردی ئەڵێن کێ گوێ درێژەکە ئاو بدات. ئەگەر ئێمە ڕێز و خزمەت ئاسانی و ئاسایشی ملەتەکانی تر بەرچاو بکەین هەر کەسێک لە ڕێز و خزمەت بە ملەتێلی ترا بە نەتەوەکانی ترا بە خەڵکی ترا زۆرتر و باشتر و پێشتر هەنگاوی هەڵگرتوێت بە ڕێزتر و قدرەتمەندترە. کەوابوو ئێمە بەلابردنی نژاد پەرستی چی لە بواری عەقیدەوە چی لە بواری نژادا چی لە بواری زوانە چی لە بواری جۆگرافیا واردی تەساهل و مدارا ئەوین و بە کسرەتگرایی ئەتوانین ژیانێکی هاوبەش دەست پێ بکەین و ئەتوانین تەکی مخالفە چی لە عەقیدەوە چی لە باوەڕە چی لە نژادا چی لە پێسە چی لە خاک و ئەرزا ژیانێکی ئاراممەند بێت. یەکێکی تر لەو چتانە قەومیەت گەراییە کە ملەتەکان قەومی خۆیان بە قەومێکی بەرتەر ئەزانن و ئەو قەومەکانی تری پێ سەرکوتەکەن چی ئەمە قەومیەتێکوێت لە تاریخە چی قەومیەتێکوێت لە جوغرافیا چی قەومیەتێکوێت لە فکر و ئەندیشەی ئەشخاصە. ئەگەر ئەم چوار عامڵە دوور بکەینەوە لە خۆمان بۆ ژیانی شارستانی ئامادەترەوین. ژیانی شارستانی بە جەمبوونی تاکەکان دەست پێکات. حەدی ئەقل بۆ زندگی مەدەنی و ئیجتماعی دوو کەس پێویستە. دوو کەسێکە یەکتر ئەبینن ئەبێ لە بوونی یەکتر ئاگایان بێت. ئاگابوونەوە لە بوونی یەکتر چی بە ڕەسمیەت چی بە غەیری ڕەسمی هوشدارێکەدا بە ئێمە بۆ پێشوازی لە بەرانبەر و مراقبەت لە خۆمان کە ئەگەر بەرانبەر ئینسانێکی ئەمنوێت ئێمە زۆر تووشی کێشە نابین و ئەگەر بەرانبەر خەتەر ناکوێت ئێمە ئەبێ خۆمان بۆ مراقبەت بۆ دفاع و بازێک کات بۆ شەڕ ئامادە بکەین کە لە ژیانی شارستانیا حزوری بەرانبەر ئێمە ێژین بە سڵام دەست پێکات. ئایا سڵامکردنی ئێمە شێوازی مەدەنیە یا مەدەنی نییە؟ لێرەوە و لەم هەڵقەوە کە واردی هەڵقەی داهاتووە بین بەوردی کورتە ڕەفتارەکانی شەهروەندی بازەکەین و باسییان لەسەرەکەین. لە هەڵقەی داهاتووە بە باسکردنی چوار فەزای مەدەنی و بە باسکردن لەسەر سڵاو کارمان دەست پێەکەین. زیاتر لەمە لەم هەڵقا کاتتان ناگرین هیواداری ڕۆژانێکی خۆشترین بۆ ئێوەی بەڕێز. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.